ئازانمان لە هەرجەیەکن سڵای مەسان لێبێ بەیانتان باش بێ هیوای ڕۆژێکی پڕ لە خۆشی و کامەرانی بۆ هەموو لایەکتانە خوازین خۆشحاڵین کەم ڕۆژ با کۆمەڵە بڕگۆ بابەتی نیوە بینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سوود لا بڕگۆ بابەتەکانمان بین خۆشەویستانی ئێمە بۆ ئەمڕۆ هاوکارم چنوور لەگەڵمدایە بەیەکەوە پرۆگرامەکەتان پێشکەش دەکەین. سڵاو کۆژین. سڵاو لەبێت چنوور. سڵاو لە تۆ، سڵاو لە تەواوی بینەرانمان لە هەرجەیەکن بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. لە پرۆگرامی ئەمڕۆماندا دوو بڕگەمان هەیە، دوو تەوەری سەرەکیمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر دەکەین و لەگەڵ چەند بڕگە و بابەتێکی جیاواز کە دواتر لە کاتی خۆیان ئاماژەی پێ دەدەین کە بڕگە و بابەتەکانمان چییە. لە یەکێک لە تەوەرەکانماندا باس لە ڕۆژی جیهانی هۆشیاری نەخۆشی شێرپەنجە دەکەین لە نێو منداڵاندا کە 15 دووی هەموو ساڵێک دەستنیشان کراوە لە ساڵی 2001دا لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئەم ڕۆژە دەستنیشان کراوەکو ڕۆژی هۆشیاری نەخۆشی شێرپەنجە لە نێو منداڵاندا کە ئاماژ لە دەستنیشانکردنی ئەم ڕۆژە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لەسەر بابەتێکە و لەسەر نەخۆشیەکە بە تایبەت شێرپەنجەی منداڵان. جایما ئەمڕۆ لەگەڵ ئەوەی کە باز لە ڕۆژەکە و گرنگی ڕۆژەکە و ئەنجامدانی چالاکی دەکەین کە ئایا لە هەرێمی کوردستان پێشێکی ئاماژە بە پرۆژەکە بدەین کۆژین لەم ڕۆژەیە لەسەر ئاستی جیهانی لە تەواوی وڵاتاندا چەندین چالاکی جۆرا و جۆر و ئاهەنگ بۆ منداڵان دەگێڕێت تایبەت بەم ڕۆژە، بەڵام لەگەڵ ئەوەشدا باز لە نیشانەکان یاخود ئەو دەرکەوتانە چین کە ئەگەر لە مناڵێکدا بە دەرکەوە ئاماژێ بۆی کە منداڵەکە تووشی نەخۆشی شێرپەنجە بۆ تا بە زووترین کات ببرێتە لای پسپۆڕان و پزیشکی پسپۆڕبەوەی کە زوو چارەسەر وەربگرێت کۆژین هەتا زووتر چارەسەر وەربگرێت چارەسەرەکەی باشتر و زووتر نەخۆشیەکە تێدەپەڕێنێ. لەگەڵ ئەوەشدا پرۆژێکمان هەیە کە پرۆژەکە زۆر جاربازەوە دەکرێت کە نەخۆشی شێرپەنجە یەکێک لە هۆکارەکانی ئەگەڕێتەوە بۆ خواردنی ناتەندروست. هەڵبەت ئەم پرۆژەیەش کە ئەنجام دراوە مناڵپارێزی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ چەند لایەنێکدا دواتر ئێمە ئاماژەی پێ دەدەین کە پرۆژەکە زیاتر چی لە خۆ دەگرێت، بەڵام ئامانجی سەرەکیان ئەوەیە کە منداڵان کۆژین یان بڵێ خوێندکاران لە خوێندنگە حکومی و ناحکومیەکاندا خواردنی تەندروست بخۆن بە دوور بکەونەوە لە خواردنە ناتەندروستەکان. دواتر تەوەرێکی ترمان هەیە لە پرۆگرامەکەمان تەوەری دووهەممان. تەوەری دووهەممان باس لەوە دەکەین کە بێگومان لەگەڵ هاتنی وەرزی زستاندا هاوڵاتیان پەنادەبنە بەر بڕینەوەی دار و درەختەکان بۆ ئەوەی کە وەکو سوتەمەنی بەکاری بێنن بۆ پێی کە نەوت کەمە غاز کەمە هاوڵاتیان وەکو سوتەمەنی بەکاری دەهێنن بۆ خۆگەرمکردنەوە. جا ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە بەڕێوەبەرایەتی ژینگە و دارستانی سلێمانی چیان کردو لەو بارەوەی کە ئەگەر هاتوو هاوڵاتیەک دار و درەخت ببڕێتەوە سزاکانی ئەوان چییە بۆ ئەو هاوڵاتیە و ساڵ بە ساڵیش سزاکان دەگۆڕێ بێگومان یاساکانیش دەگۆڕێ لەگەڵیا. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەو سزایانە چیە ئەگەر هاتوو هاوڵاتیەک دارێکی بڕیەوە بە پێی جۆری دارەکە بە پێی بڕی ئەو دارانی کە دەی بڕێتەوانێ تا چەند سزاکی قورستر دەبێت. دواتریش ئەو شوێنانەی کە بەهۆی کارەساتی سروشتی یاخود مرۆییەوە گردەگرن یاخود دارستانەکان دەسووتێن چون ئەوە ئەزانی کە لەگەڵ هاتنی وەرزی بەهاریشدا زۆربەی کات ئەمەمان بینیوە بەهۆی ئەوەی کە هاوڵاتیان ڕوو لە سەیرانگاکان دەکەن بۆ هۆیەوە هاوڵاتیان زیان بە دارستانەکان بە گژوگیاوە بە شاخەکانیش تەنانەت دەگەێنن. ئەمەش ئەبێتە هۆکاری ئەوەی کە دارستانەکان بە تەواوی دەسووتێ. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە سزای بەڕێوەبەرایەتی پۆلیس و ژینگەی سلێمانی چییە بۆ ئەمە بۆ ئەوەی کە بتوان بە زووترین کات ئاگرەکە کۆنتترۆل بکەن. لەگەڵ ئەوەشدا ئەگەر هاتوو کەسێک بۆ هۆکاری سووتانی دارستانەکان سزاکانی ئەمان چی دەبێ هۆی بۆی. دواتریش باس لەوە دەکەین کە بێگومان ڕاوکردنیش تا دێ زیاد دەکات بە تایبەت ڕای باڵندێ ڕاوی ئاژەڵەکان دروستە ڕاوکردنی بەپێی جۆری ئاژەڵەکان بەپێی جۆری باڵندەکان سزاکانیان چۆنە بۆ ئەوەی کە بتوانن هاوڵاتیان لە ڕاوکردن پارێزن دووری بکەنەوانێ. بەڵێ ئازانم ئێستاش بڕگەیەکمان هەیە بڕگەی ئەوەی کە تونس با وڵاتێکی بە ساڵاچوو هەژمار کراوە. بە خۆشحاڵیەوە عێراق وەکو وڵاتێکی گەنج دیاری کراوە تا دێت ڕێژەی گەنج تێدا زیاد دەکات بەڵام تونس بە پێچەوانی عێراقەوە ئەمان بە وڵاتێکی بە ساڵاچوو تا دێت کەسانی بە ساڵاچوو تێدا زیاد دەکا و ڕێژەی منداڵبوونیش کەمە لە تونس. بابێکەوە بینەری ئەم بابەتە بین و دواتر بارتەوامە بین.
لە نێوان 20 بۆ 40 ساڵی دیکەدا وڵاتی تونس دەگۆڕدرێت لە کۆمەلگایەکی گەنجانەوە بۆ کۆمەلگەیەکی بە ساڵاچوان، بەڵام عێراق پێچەوانەی تونسە. شارەزایان دەڵێن ئەم گۆڕانکاریانەی لە کۆمەلگەی تونس ڕوودەدەن زۆر بە خێرایی گەشە دەکەن لە چاو وڵاتانی ئەوروپی و عەرەبی دراوسێ. هۆکارەکان بۆ خراپی دۆخی دارایی دەگەڕێنەوە و چوونە دەرەوەی ئافرەتان بۆ کارکردن و پەیداکردنی بژێوی ژیانیان هۆکارێکی دیکەیە بۆ کەمبوونەوەی ڕێژای منداڵبوون. بەپێی سەرژمێریەکان ساڵی 2010 ڕێژەی دانیشتوانی تونس 10,549,100 کەس بووە. ساڵی 2022 ڕێژەی دانیشتوان بەرز بووەتەوە بۆ 12,029,707 کەس، واتە لە ماوەی 10 ساڵدا ڕێژەی دانیشتوان 1,480,607 کەس زیادی کردووە. سەرەڕای کەمبوونی ڕێژەی منداڵبوون، بەڵام زیاتر لە چارەکێکی دانیشتوانەکەی کە لە سەدا 25.28 پێکدەهێنن تەمەنیان لە خوار 15 ساڵە، و لە سەدا 55.75 تەمەنیان لە نێوان 15 بۆ 54 ساڵە. لە کاتێکدا لە سەدا 10.12 دەکەونە تەمەنی نێوان 55 بۆ 64 ساڵ. لە کاتێکدا ئەوانەی تەمەنیان سەر و 65 ساڵە لە سەدا 8.86 کۆی دانیشتوان پێکدەهێنن. گەشەی دانیشتوانی عێراق پێچەوانەی تونسە. ئێستا ژمارەی دانیشتوانی عێراق زیاتر لە 42 ملیۆن کەسە. بەپێی لێکۆڵینەوەکانی سایتی World Population Review ئەمریکی، ڕێژەی دانیشتوانی عێراق بۆ ساڵی 2050 نزیک دەبێتەوە لە 7,940,126 کەس. بەڵازانم لەگەڵسان بەردەوامین هەرو کووتمان لە تەوەری یەکەمماندا باس لە ڕۆژی گیانی شێرپەنجەی منداڵان دەکەین. وەک دەزانین کە شێرپەنجە تا دێت زیاتر دەکا و لە ساڵی 2001شەوە بێگومان ئەم ڕۆژە وەکو ڕۆژی گیانی شێرپەنجە دیاریکراوە 52. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە تا چەند شێرپەنجە لە هەرێمی کوردستان زیادی کردو، هۆکارەکەی بۆچی دەکاتەوە. بە تایبەت باس لە خۆراک دەکەین کە هۆکاری سەرەکیە بۆ بوونی شێرپەنجە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن منداڵەکانمان لە خۆراکی خراپ بپارێزین، لەگەڵەوەشدا کووتمان بە خۆشحاڵیەوە پرۆژێک لەلایەن منداڵ پارێزی کوردستانەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە تایبەت بە ئەوەی کە منداڵان دوور بخرێنەوە لە خۆراکی خراپ و خۆراکی تەندروست بخۆن، بە تایبەت لە خوێندنگاکان لەو دوکانانەی کە لە لای ماڵیانەوە نزیکە ئەمان چی ئەکەن بۆ ئەوەی کە ئەم خواردنە خراپانە لە منداڵان دوور بکەنەوە. جا هەر بۆم بەستەش بەڕێز دکتۆر محەممەد عەبدولوەهاب پزیشکی پسپۆڕی تەندروستی کۆمەڵ و بەرپرسی هۆبەی شێرپەنجە، بەڕێز ناسک ئیسماعیل سەرپەرشتیاری پاراستی منداڵ لا منداڵ پارێزی کوردستان، بە خۆشحاڵی و هەردووکیان لەگەڵماندان. سڵاوتان لەبێ و زۆر بەخێراتن. باش بێ سەرچاوان سپاسدانەکەین بەخێر هاتن. دکتۆر محەممەد سەرتایە مەلای تۆ ئەمەوێت لەوە دەست پێ بکەین ئەم ڕۆژە وەکو ڕۆژی گیانی شێرپەنجەی منداڵ دیاری کراوە، با باسێک لەوە بکەین شێرپەنجەی منداڵ چێگەر وەکو پێناسەیەک بۆی بکەین. بەڵێ سادەتی پێناسە بۆیە کە گەشەی ناتەندروستی شانە یان کۆمەڵی خانەیان شانەیەەکە لە بەشێکە چەند ئەندامێک یان کۆندامێکی لە شەکرێتەوە. بەڵام ئەوەی کە جیاکەرۆیە لە منداڵە یەک تەمەنەکەیەتی جۆری چارەسەرەکەیەتی لەگەڵ ناسینەوەی ناوخۆشیەکەیە. یەکی لە جیاکەرەوەکانی کەشیەوەی کە بەسەن لە گەورە ساڵات ئێمە جو پێنج جۆری شێرپەنجەمان هەیە کە دۆزینەوەی پێشوەخت بووە کرێت، بەڵام لە منداڵانە ئەمە نییە. هۆکارەکان و کارمەترسیدارەکان بۆ گەورە ساڵان ئاشکرایە کە باس کراوە بکاتێکە، بەڵام بۆ منداڵان لە سا 10
هۆکارەکان ئەبەسێتەوە بۆ کارە بۆ ماوەیەکان لە سانەوەی ئێشتا ڕوون نییە بەڵام چەندین توێژینەوە هەیە کە ئەکرێت ئێستا ئایا پێیوەستە بەوەی کە چۆن جەستەی دایک و باوکەکە هەیە جگە لە هۆکارە بۆمایەکە ئەو هۆکارە ژینگەیانی کە هەیە کە مثلا کارگەری جەستی دایک و باوک کردووە یان بە تایبەتی لە کاتی نۆمانگی مەسەن کەلسکی دایکە بۆ کۆرپەکە ئەمانە هەر هەمووی جیاکەوەرم و نیشانی پرسیاری زۆرە زۆر باشە. دکتۆر ئامارەکان لە نێو مناڵاندا زۆرە لە سلێمانی و بلە نەخۆشخانەی و ئەڵبەت نەخۆشخانەی هیوا تەنها نەخۆشی شاری سلێمانی وەرناگرەوەکو تەواوی کوردستان و ناوەڕاست و باشووری عێراقی جۆرەگرێ ئامارەکان زۆرن یاخود بە دڵنیاییەوە ئێمە گەر بگەڕین مەسەلەن بۆ ساڵی 2012 ئێمە نزیکەی 130 توشبووی نێومان هەبووە کە لە زیاتر لە 60یان لە دەروی پارێزگای سلێمانی بوون بە تایبەتی پارێزەکانی ناڕاست و باشووری عێراق بۆ بەراوردێکین لەگەڵ 2022 کە 212 توشبووی نوێمان هەبووە بەداخۆ لە 75 گیان لە پارێزگای سلێمانی ئەمە پێمانەڵێ چێک و ژمارە چۆک و ڕێژە بەڵێ زیای کردووە وەکو وڵاتەکانی گیان ڕوو لە زیاد کرد. پێش ئەوی کە بچینە لای لەم ڕۆژیان نەخۆشخانەی هیوا هیچ چالاکیێکی هەیە بۆ ئەم ڕۆژە؟ چالاکی نەخۆشخانەی هیوا بە تایبەتی لەم ڕۆژەیە بەڕاستی ئەوەیە کە چکە کە هەفتەی پێشوەزان سێ ڕۆژکرا بە پشووی فەرمی لەبەرەوە کۆمەڵە چارەسەری نەخۆش کۆمەڵی بینین نەخۆش دواخرا لەبەرەوە ئێستا تەواوی فۆکەسمان ئێمە لەسەر جەختکردنەوە لەسەرەوەی کە نەخۆشەکان لە چارەسەرەکان دوانەکەون چکام و دقێکەوەم و سانیەکەوەم و کاتێک لە دواکەوتن لە نەخۆشەکان زەرەرە بۆ نەخۆش لەبەرەوە پزیشکانمان ئێستاگە بزانین ئەمڕۆ لە هەموو کاناڵەکانە بەندە لەگەڵ دوانە دکتۆریادا هەموو چاوپێکەوتەکان کەرەوە بووی کە پزیشکان تەواوی کاتەکان تەرخانکەن بۆ نەخۆشەکان. خاتو ناسک باباسێک لە شتێکی تر بکەین ئێوە بە خۆشحاڵی و پرۆژێکتان هەیە وەکو منداڵ پارێز بەڕێزی شت وەکو سەرپەرشتیاری منداڵ لە منداڵ پارێزی کوردستان بێگومان بەشداریتان کردووە لە بنیادنانی ئەم پرۆژەیە ئەمێ باسێکمان لەم پرۆژەیە بۆ بکەی ئەم پرۆژەیە چیە ئێوە هۆکاری چی ئەم پرۆژەیەتان هێناوەتە بوون؟ سەرەتا من دەستخۆشتان لێکم سپاس هیوای تەندروستێکی باش بۆ هەموو مناڵان نەخوازم و هیوای چاکبوونەوەش بۆ هەموو نەخۆشەکانمان دەخوازم انشاءالله. بیرۆکەی ئەم پرۆژەی ئێمە تەبان ئێمە لە جێبەجێکردنیان بەڕاستی پرۆژەکەی ئەنی ئێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوەوانێ ئەم بیرۆکەی لەوە هات کە بەڕاستی نەخۆشێکی زۆری مناڵان فعلەنکەوە و لە سایتەکان لە ئیلام هەمووی ئەمان بیست کە هەروە لە نەخۆشخانەی وا کە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشانە نەخۆشی مناڵان بە تایبەتی نەخۆشی شێرپەنجە ئێمە بیرمان لەو کردکە فعلان یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە خواردنی خراپ و ناتەندروست مناڵەکان ئەی خۆن ڕاستە ئێمە لەوانەیە لە یەکەم ستێپمانە کە خواردنێک ئەخۆین تەسیرمان هەست بە تەسیرەکەی نەکەین بەڵام لە دوایە ئەم تەسیرە بەجێڵێت و ئەبێتە هۆی نەخۆشی بۆ ئێمە باشمان زانی کە بەڕاستی ئەم پرۆژەیە هەستین بە جێبەجێکردنی ئەو لە ڕۆژی سیانزەی مانگە ئێمە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەگەڵ بەڕێزان پارێزگاری سلەیمانی و قایمقامی سلەیمانی و بەڕێوبەری گشتی مەسەلەن تەندروستی و بەڕێوبەری خەستەخانەی هیوا و بەڕێزیان دکتۆر محەممەد کە ئامادە بوو لەگەڵ بەڕێز دکتۆر بنایکەوک و پسپۆری خۆراک و مناڵ پارێز خۆمان کە ئامادە بووین بەڕێوبەری هەروە جێگری بەڕێوبەری گشتی پەروەردە ئامادە بوو بەڵێ ئامادە بەڵێ و هەمووشیان کە پرۆژەکەمان تەڕح کرد پاڵپشتمان و ئامادەی خۆیان دەربەخۆش وڵایەنەکان کە بتوانن خاتی پرۆژەکە باس لە شتێکی تر بکەین بێگومان بوونی پرۆژێکی وا پێویستی بە کۆمەڵێک خەڵکی زۆرە بۆ ئەوی کە بتوان کاری تێدا بکەن بۆ پێی کە ئێوە تەواوی خوێندنگاکان بەسەر دەکەنەوە و ئاگاداریانەکەونەوە لە بوونی خواردنی ناتەندروست بۆ منداڵەکان ئەمێ بزانم کە چەند کەس وەکو منداڵ پارێزی کوردستان بەشدارە لەم پرۆژێ بەڕێوەبردنی ئەم پرۆژەیە ئێمە خۆی وەکو منداڵ پارێز هەمومان بەشدارین ئێمە پرۆگرامی پاراستنی مناڵ کە پرۆگرامێکە لە ناو مناڵ پارێزی کوردستانە ئەم پرۆگرامە خۆی پرۆژەکە لەوە دەست پێ ئەکات و هەموو ئیداری مناڵ پارێز هەمووی پاڵپشتی پرۆژەکەیە بە ئامانجی ئەوەی کە بتوانین شتێکی زۆر باشکەین بۆ دواڕۆژی مناڵەکانمان کە باش بێ و تەندروست بن ئێمە پرۆژەکە بەڕاستی بە چەند ستێپێکە ئەڕوات یەکەم ستێپمان ئەوەیە کە بەڕاستی لەگەڵ هەموو خاوەن
حانوتەکانە کۆ ئەبینەوانێ تاوەکو لەگەڵ ئەوانە و لەگەڵ بەڕێز دکتۆرانی خۆراک کە بتوانین بەیەکەوانێ بەرنمەیەکدا بنین بۆ ئەو خۆراکە تەندروستەکان کە لە ناو حانوتەکە بفرۆشێ. هەروەها دواتر وەکو ئێمە سیمینارمان ئەبێت لەگەڵ بۆ خاوەن بازرگانەکانیش بۆی ئێمە هەوڵ بین لەڕێی خاوەن بازرگانەکانیشەوە ئەو خواردنانەی کێتە ناو هەرێمە و ناو شارەوانیە کوالیتی باش بێ و تەندروست بێ بۆ دانیشتوان. هەروەها لەگەڵ کوالیتی کۆنتڕۆڵە پەیوەندیمانە بێت بەڵێ هەماهەنگیمانە بێت. هەروەها ئێمە وشیاریمان نەبێت لە قوتابخانەکانە بۆ مناڵەکان بۆ دایکان و باوکان بۆ مامۆستایان و چەند وەرکشۆپێکمان نەبێت دیتیۆتیمان نەبێت. هێشتا دیاریتان نەکردو خاتوناسک چ جۆرە خواردنێک نەفرۆشیان دانەدرێت لە نێو فرۆشگاکانیان کامە باشە کامە باش نییە یان هێشتا نەگەشتن نەکەینەتی ئێشتا بەڵێ ئێشتا لە جێبەجێکردنین بەڵام ئێمە ناڵام ستێپ بە ستێپ ئەبێ ئێمە ئامانجەکەمان دەستخۆش. دکتۆر محەممەد لە نێو منداڵاندا یاخود نەخۆشی شەرپەنجە لە نێو منداڵاندا زیاتر چەند جۆری هەیە و کام جۆریان یا چەند جۆریان لە هەرێمی کوردستاندا باوترین و زیاتر منداڵان تووشە بن؟ بەدڵنیایەوە جۆری زۆرە شێپەنجەکان بەڵام باوترین جۆرەکانی شێپەنجە لە سلێمانی لە هەرێمی کوردستانە بێتێ لە شێپەنجەی لیوکیمیا کە شێپەنجێکی خوێنە، دوایەوە شێپەنجەی مێشک و پێکاتەکانی مێشکە، دوایەوە شێپەنجەی لیمفۆمایە کە هەر پێکاتەکانی لیفەگرەکانە، دوایەوە شێپەنجەی ڕژێنەکان و گورچیلەیە. ئەم بەدڵنیاییەوە نەک بۆ سلێمانی بۆ شارەکانی کەی هەرێم و عێراقیش تا ئێستا هەمان جۆری شێپەنجەکە باوە. بەڵام لێرەمێ یەک تەواوکاری بۆ قسەکەی بەڕێزیان زیاد بکەم. گرنگی ئەم پرۆژەیە کە ئێمە دەستی پێەکەین ڕاستە ئێمەکو باسمان کرد یانی لە ئێستادا کە من کۆنتڕۆڵی خواردنگەکان بکەم لە خنگەکانە لەوانەیە کاریگەریکی ئێستا دەست نەکەوێت چکە یەکێک نییە لەو کارکەون ڕاستەخۆن نیە کاریگەری ڕاستەوە. بەڵام ئێمە لە تەمەنی ڕۆژ یەکەمەوە تاکو 90 ساڵ بە مناڵ و هەرزەکار بە مناڵ حسێ بکرێت لە دوای ئەوە گەورە ساڵ ئەمانە هەمووی نەوەکانی داهاتوۆیم کۆمەڵگەیەن. ئەگەر بمانوێ ئێمە کۆنتڕۆڵی شێرپەنجە بکەین ڕێژەکان کە ئێستا کێبین 100% زیاکە کەمیکەینەوە یەکێک لە گرنگترین ڕێگاکان کارەخای تەندروستی جیهانی دایمە خۆ جەختێکات سەرەوە بریتێ لە خواردنێکی تەندروست وەکە بەڕێزیان باسەکەن لە تەمەنی بچووکیەوە ئێمە کۆنتڕۆڵیان کەین و خواردنێکی بەرکەوتیان لەگەڵ خواردنێکی تەندروستە هەبێت و جەستێکی تەندروستیان هەبێت وەرزشگار بەشک بە لایفستایلەن بەدڵنیاییەوە لە 10 ساڵ 15 داهاتوە دەرەنجامی ئەمە ئەبین کە نەوەکی تەندروستە. کاتە خۆراکی تەندروست هۆکارێکە بۆ ئەوی کە منداڵەکانمان تووشی شێرپەنجە نەبن بە پێچەوانەشەوە بوونی خۆراکی ناتەندروست ڕاستە و خۆ پەیوەستە بە زیادبوونی ڕێژی شێرپەنجە. زۆر باشە. دکتۆر باباسێکلەوە بکەین کەواتە ئێوە کە ناسکە خانیش پرۆژەکەیان هەیە ئەمان تایبەتە بۆ خواردنە تەندروستانە کەواتە منداڵەکانمان چی بخۆن چی نەخۆن بۆ ئەوەی کە لە شێرپەنجە بەدوور بن. دروستە ئێمە یەکێ لە بەشتانی کە بەڕاستی کە کۆمەڵ ڕنمونی بڵاوکەینەوە بە زمانی کوردی بۆ کە بتوانین دایک و باوکان بزانن ڕۆژانە چێن بە خواردن بەڵام بە شێوەیەکی گشتی تا خواردنی فرێشی خۆماڵی بۆ نمونە سەوزە میوەکان خواردنی ماڵەوە دوورکەین لە فاستفودەکان خواردنە خێراکان دوورکەینەوە خواردنانی کە لە قوتونراون ئەمانە باشترین شتن بۆی کە تەندروستی مناڵەکانمان پارێزین. بەڵام ئەمە بڵم کە خواردنێکی تەندروست دەستە خوشکە لەگەڵ خوشکێکی کێ هەیە کە زۆر نابێت ژێ بکرێتەوە کە ئەمە پێشنیاری منە بۆ وەزارەتی پەروەردە کە بەڕاستی ئەوەی کە پێڵن وانەی وەرزش کە ئێستا پشتگوێخراوە بەڕاستی لە هەموو خوێنگە ئەهلی حکوومیەکانیشە کە بێت بەوانەیە کە فێریانکەن کە چۆن وەرزشکردن بێت بە کەلتور لایەن بەشێک بێ لە ڕۆژانی ڕۆژیان کە ئێستا ئێمە بەڕاستی گرفتاری بەدەستیەوە. ئەگەر ئەم دوانە بێکەوە بوون دڵنیاتانەکەم کە توانین لە ساسی بۆ لە 150 بە کەمکردنەوەی پیزبوونی ژینگەش لە ساسی بۆ 150 ڕۆژی شێرپەنجە کەم بکەینەوە. زۆر باشە. خاتوناسک ئێوەکو مناڵپارێزی کوردستان بۆ ئەمڕۆ لەم ڕۆژەیە تایبەت بەم ڕۆژەی هیچ چالاکێکتان هەیە؟ چ بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بەگشتی و بە تایبەت بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشخانەی ئێمە چۆن پرۆگرامی وتم پاراسمە پرۆگرامی تەندروستیشمان هەیە و ئەوان ستافمان هەیە ئێمە بەدائیمی لە ناو خستەخانەی هیوایە لەگەڵ مناڵەکانە چالاکیان هەیە ڕۆژانە بەڵێ ئێمە لە سبەی نێوانە چەند چالاکیەک پێشکەشەکرێت بۆ
دەستان خۆش دەستێکشت زیاب بکەم ڕۆڵی مناڵپارێز لە دەستێمەوە یەکێ لە جیاکارەوەکان چکە بەڕاستی بەشی شێرپەنجەی مناڵان بەشی پزیشکەکان و بەسی چارەسەری تیشکی بە شێرپەنجە کە ئێستا لەم بەرگرانی کە ئێستا هەیە کە هیچ کاتێک ئەویان نەکردووە کە چارەسەری مناڵێک دوا بکەوێت مناڵ پارێز لە ساتی دامەزرانی ئەم بەشەوە لە نەخۆشخانە یا بەڕاستی هاوکارێکەوە هاوتەریب لەگەڵ ئێمە ئیشیان کردووە ئەتوان بڵێن لە ساپەنجای ئیشەکانی ئێمەیان کردووە بەبێ ئەوان نەمانەتوان هاوکاریەکان مادین یان معنەوین هەموو لایەنەکانە گرێتەوە بەڕاستی با زۆران بەڵام بەڕاستی ئەوەی کە ئێستا لایەنە دەرونیەکە لایەنە کۆمەڵایەتیەکە هەتا لایەنە مادیەکان لێکجار کە بەس پێویست بە نەشتە گەشتیوە بکە بەڕاستی هاوکارێکی زۆر باش بوو. ئاخات و ناسک ئێوە تا چەند هەڵتان داوە بێگومان ئەو قسانەی کە دکتۆر ئاماژەی پێکرد ئەو خواردنانەی کە دکتۆر ئاماژەی پێکرد ئێوە لە خوێندنگاکان تەطبیقیکەن بەسەر فرۆشگای خوێندنگاکان بۆ ئەوەی کە ئەو خواردنانەی تەندروستە ئەوانە بفرۆشتێ ئەوانەشی ناتەندروستن نەهێرێتە ناو خوێندنگاکان بۆی کە منداڵان وەکە زاین کە ناتوانی ینی بە تەواتی کاریگەریان لەسەر دروستکەی بۆ ئەوەی کە پێیان بڵێ فلانە خۆراک خۆ فلانە خۆراک مەخۆ ئێوە چیتان کرد بۆ ئەوەی کە منداڵان لەم خۆراکانە بە دوور بن. بەڵێ مە پێم وتی ئێمە ئەبێت یەکێک لەوانی کە ئیکەین ئۆشیاریە لە ناو مەکتەبەکانە بۆ خوێندکارەکان هەروەها بۆ دایکان و باوکان و مامۆستایانیش و دواتریش مەسەلەن ئێمە دوای ئەو TOTمانە بێت بۆ توێژەرە کۆمەڵایەتیەکان تا ئەوان بتوانن لەڕێی ئەوانەوانێ ڕۆژانە لەگەڵ مناڵەکانە هۆشیاری و بە خێزانەکان و بە مناڵەکان بدرێت. زۆر باشە. خاتو ناستک ئەمە باسێکیشلەوە بکەین کە ئێوە تا چەند هەم پزیشکان هەم نەخۆشخانەی هیوا کۆنتاکتان هەیە بەردەوامی ببێکەوە و تا چەند هاوکاریشتان بوون لە بوونی ئەم پرۆژەیە کە ئێوە بەتەمان بهێن نەبوون و کێش هاوکارتان بووە بەدەر لەمان. ڕاستی من زۆر سپاسیان دەکەم هەر کە باسی پرۆژەکەمان کرد بەڕێوبەری خەستەخانەی هیوا ئامادەی خۆی دەربڕی و بەڕێزیان لە کۆبوونەوەکە ئامادە بوون هەروەها ئێمەکو پێشتریش ئاماژەم پێ بەڕێز پارێزگاری سلەیمانی کاک دکتۆر هەڤاڵە و بەکرد بەڕێز قایمقامی سلەیمانی کاک ئاوات جێگری بەڕێوبەری گشتی و بەڕێوبەری گشتی پەروەردێش بە هەمان شۆکە قسەمە گەڵا کرد لەگەڵ جێگری بەڕێوبەری گشتی کە ئامادەی کۆبوونەوەکە بوو هەم پاڵپشتی خۆیان بۆ بڵێ هەروەها دکتۆر سەباح حێژم لێرەوە توانم بڵێم کە ئەویش ڕاستە خۆی ئامادەنەوە بەڵام پاڵپشتی خۆی ڕاگەندەکان تا چەند هاوکارتان بوون ڕاگەندەکان بەڕاستی لەبەرەوەی ئەوان لەوێ نەبوون ناتوانم بڵێم بەڵام تەکیدم لەگەیاندنی هۆشیارەکان لە بڵاوکردنەوەی هۆشیارەکان لێک لە پرۆژەکە لە ئێمە ئەمانی بەڕاستی ڕاگەیاندنەکان کە ئەم پرۆژەمان دەستمان کرد بە جێبەجێکردنی ئەوانیش بەشێکن لە پرۆژەکە لەبەرەوەی بەڕاستی ئەوان لە هەموو ماڵێکان ئەبێ یەکێک بنەوانی کە لە پرۆژەکە بە بەردەوامی هۆشیاریان هەبێت لەسەر پرۆژەکە بۆی بتوانین سەرکەوت دەستان خۆش چنور بۆ پێی کە ئەمان کاتیان کەمە ئەمڕۆ چالاکیەکانی ڕۆژی گیانی شێرپەنجە زۆرە ئەمان ئەیانێت بە هەمووی ڕابگەن ئەمانێت وەکو دواوتە قسەمان بۆ بکەن لەگەڵ دواوتەکەیە کۆژین پێم خۆشە دکتۆر ئاماژەیە بەوە بکە کە ڕەنگە گرنگە دایکان و باوکان شارەزای یاخۆن ئاشنای ئەوە بن کە هەندێک لە نیشانە ئەگەر لە منداڵەکانیانە بە دەرکەوت ئەوە بە زووترین کات برێتە لای پزیشکی پسپۆرت نیشانەکانی نەخۆشی شێرپەنجە لە منداڵاندا بەپی جۆرەکان ئیشانەکان چین دیارترین و سەرەکیترینە دروستە خۆی پێی جۆری شێرپەنجەکە گۆڕەوە بە شێوەیەکی گشتی کۆڵین شانە هەیە لەوانە مەسەن تەندروستێکی ناتەواو کەبین مناڵەکە مەسەن بە تایبەتی دایکە بنزیکترین کەسە لە مناڵەکەەوە تەندروستێکی بە بەردەوامی ناتەواوەوە بۆ چەند ڕۆژێکیان کاتێکی درێژ خواردنی ناتەواوە کێشی دابەزێت یا سیرەکەی تووشی هەوکردنێکی بەردەوامە بێت ئەمانە ئەو نیشانانن لێرە من لە بینی دوو قەوسا ئەمە بڵێم تکایە پەنامە بن بۆ هیچ کەسێک جگە لە پزیشکی پسپۆر پزیشکی پسپۆری منداڵان پزیشکی پسپۆری هەناوی پزیشکی پسپۆر تایبەتەوە چکە بەڕاستی لێسم کۆمەڵێکشت دروست بۆ بەرانە مەسەن یەکێکڵی ئۆکیم چارەسەری شێرپەنجەکەم بە خواردن کە مەشتێکی وای نییە لە زانستە خواردن بەشێکی گرنگە لە پاراستنە شێخۆڵە پاراستنە شێرپەنجە بەشی گرنگە لە کاتی چارەسەر و بەشێکی گرنگیشە لە دوای چارەوەگرتنی چارەسەرشە بەڵام بە تەنیا کاریگەر نییە لا بێ و چارەسەرانی کە بشێکی فەرمی زانستی ڕێگە پێدراوە لەبەرەوە من کارە دایک و باوکانەکەم هەچ کاتێک کە شتێکی ئەنا ئەسایی لە مناڵەکان تا من پێویست ناکە دڵگرانەوان پێنابنە
بەر پزیشکی پسپۆر ئەو ڕێمانەکە تا زووتریش پێ بزانێ باشترەوە ئەتوانێت زووتر بەدڵنیە و خواستم بەتایبەتی لە شێپەنجەیە شتێکی باو هەیە کۆمەڵگەی ئێمە کاتێکە بەتایبەتی مناڵکە ئازیزترین شتە لامانەوە نزیکترین شتە هەموو شتێکمانی پێ بەبەختەکەین کاتێککە تووشی نەخۆشیە بێت تێگەیان ئەوە بستین کە ئەگەی توشبوونی شێپەنجە یان تووشی شێپەنجە بۆ پەنابن بۆ وڵاتانی دەروبەرەوە من کاتان لەکەم کە من نەکەت چکە هیچ کاتێک هیچ کەسێک وەکو پزیشکی وڵاتی خۆ دڵسۆز نییە بۆ چەندین حاڵەتمان بینیەوە کە ماڵوێرانە بەدووە هاتووە چارەسەری هەڵی دراوەتێ لەبەرەوە ئێشتێمە وڵاتێکی لاوازین ناتوانین مامەڵ لەگەڵ ئەوە بکەین دیفاع لە هاواتانی خۆمان لە دەروی وڵاتکەین لەبەرەوە کاتەکان تکایان لێکم باشترین و ڕێگە ئەوەی کە پەنابەری تەرز خاتون ناسک ئەگەر وەکو دواوتت و ئەوەی کە پلانی ئایندەتان چییە لەبارەی پرۆژەکەتان و پرۆژەی تایبەتیش تریش بە منداڵان وەکو منداڵ پارێزی کوردستان ئێمە مناڵ پارێزی کوردستان بە بەردەوامی پرۆژەمان هەیە بۆ مناڵان و لە خزمەتیان ئێمە لەسەر هەموو بۆ هەموو مناڵێک بەبێ جیاوازی طبعاً ئاین و دین و زمان و نەتەوە ئێمە ئیشمان کرد بە هەموو مناڵێک هەر مناڵێک ڕوبەڕووی مەترسی و توندوتیژەکان بۆتەوە ئێمە ئامادە بووین کە کاری بۆ بکەین زۆر سپاس وەکو پرۆژەکەش بەڕاستی پرۆژەکە لە جارێ لە هەنگاوی یەکەمای ئینشاءالله بەبێت طبعاً هەموو پاپشتیمان کەن چ بە ڕاگەیانەکانەوە بێت چ بە دایکان و باوکان و کۆمەڵگە هەمیەوە بێ چ بە خاوەن حانوت و دوکانار و بازرگانەکانەوە بێ بۆ ئێمە بتوانین بەڕاستی گەڵاڵی شتێکی زۆر باش بکەین ئەمە لە پێناوی هەمووانایە و مناڵی هەمووانایە بۆ پاراستنی تەندروستیەکی باشە بەڕاستی کۆمەڵگەی ئێمە سەقافەی تەندروستیمان زۆر کەمە بۆیە هەموو کاتێکیش ئێمە کە ئەژین بۆ ساتێک ئەژین بیر لە دوا ڕۆژ ناکەینەوانێ ئەڵین ئەمڕۆمان باش بێ قیت ناسبینێ بەزنا بەداخەوە ئەبێ ئێمە ئەمڕۆ کە نەمامێک ئەنێژین چاڕوانی سێبەرەکەی دوا ڕۆژی بکەین بڵێ نێت بڵین وڵا ئێستا سێبەری نەبێت ئیتر بە کەڵک نایە هەموو شتێک لە دوا ڕۆژە باشترە و لەوەی سێبەری دەستان خۆش بێ و ماندوونە بن زۆر سپاس بە هیوای کاری باشتر و پرۆژی باشتر و بەردەوامی زیاتر ماندوونە بن زۆر سپاس ماندووماکردن سپاس بۆ دکتۆر محەممەد عەبدولوهاب کە بەڕێزیان لە پرسرایی هۆبەی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا سپاس بۆ ناستک ئیسماعیل کە بەڕێزیان سەرپەرشتیاری پاراستنی منداڵن لە منداڵ پارێزی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان بەڵێ کۆژین بڕگەی دواترمان بەڵێ ئەزان ئێستش بابەتێکمان هەیە لەسەر دروستکردنی ڕۆبۆرتێکی نوێ کە لە ڕۆبۆرتەکانی تر کە پێشتر لە ڕووی تەکنیک لە ڕووی شێوازی هەڵسو کەوتکردن و جوڵێ ئەم ڕۆبۆرتانە زۆر جیاوازترە بابێک کۆبینەری ئەم ڕاپۆرتە بین و دواتر بەرزەوامەبین. ڕۆبۆتە نوێیەکان ئەرکەکانی ماڵەوەشت بۆ ئەنجام دەدەن. لەگەڵ داهێنانی ڕۆبۆتی نوێ مرۆڤەکان بێکار دەبن. نیوبی جۆرێکی نوێی ڕۆبۆتە کە کۆمپانیای نیوبلیتی بەرهەمی هێناوە. ئەم ڕۆبۆتە دەتوانێت کاریگەیاندن ئەنجام بدات. کۆگایەکی گەورە لە خۆ دەگرێت بۆ هەڵگرتنی کەلوپەلەکان. 4 تایی هەیە کە یارمەتی دەدات بە خێرایی کارەکانی ئەنجام بدات و بگاتە ئەو شوێنەی کە مەبەستێتی. و یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی ئەم ڕۆبۆتە ئەوەیە کە خۆی دەتوانێت شۆفێری بۆ خۆی بکات. ڕۆبۆتەکە کێشی 45 کیلۆگرام دەبێت و توانای هەڵگرتنی 25 کیلۆگرامی هەیە و دەتوانێت 7.2 کیلۆمەتر لێ کاتژمێردا ببڕێت. یەکێکی دیکە لە ڕۆبۆتە نمایشکراوەکان هیونتی کە لەلایەن کۆمپانیایەکی دیکەی بەرهەمهێنانی ڕۆبۆت لە لاسڤیگاس نمایشکرا. ئەم ڕۆبۆتە لە ڕێگەی دەستە ئەلکترۆنیەکانیەوە دەتوانێت بە زۆر شێواز یارمەتیت بدات. قاوەت بۆ ئامادە دەکات هەروەها توانای جوڵاندنی کەلوپەلەکان و هەڵگرتنیانی هەیە. مەنجەڵت بۆ دەجوڵێنێت و کوپەکانت بۆ هەڵدەگرێت. و لە توانایدا کاری نەخشاندن ئەنجام بدات بە لەیزەر. هیونیت بارێستا کە دەستەکانی ڕۆبۆتەکەیە یارمەتی دەدات لە ئەنجامدانی کارەکانی. تەکنەلۆژیای گەینت ئەمازۆن یەکەم ڕۆبۆتی ماڵی نمایش کرد بە ناوی ئاسترۆ. ئەم ڕۆبۆتە بە بڕی $999,000 فرۆشرا. تایبەتمەندیەکانی ئاسترۆ زۆرن. ئەو کاتەی بڕیار دەدەیت ئاسترۆ بەکاربهێنیت لە ماڵەکەتدا لەگەڵ بوونی هەر شتێکی نامۆدا یان هەستکردن بە ناتەواویەک
ڕاستەوخۆ ئاگادارت دەکاتەوە و ئەگەر گوێی لە شکانی شوشەیەک بێت یان دەنگی ئاگادارکردنەوە لێ بدرێت یان کەسێکی نەناسرا و ببینێت لە توانایدایە کە ڤیددیۆی ئەوانت بۆ بگرێت و بۆت بنێرێت لە ڕێگەی نامەیەکەوە بۆ ئەپلیکیشنەکەت. پێدەچێت لە داهاتوودا ڕۆبۆتەکان هەموو کاری مرۆڤەکان ئەنجام بدەن و ئیتر مرۆڤەکان کارێک نەمێنێت کە ئەنجامی بدەن. بەڵێزان لەگەڵتان بەردەوامین یەکێکی تر لە بڕگەکانی ڕۆژانەمان بڕگەی وەرزشە بێگومان ئەبێت ڕۆژانە ئێمە کاتێکی کەمیش بێ وەرزش بکەین بۆ ئەوەی تەندروستێکی باش و لە شولارێکی ڕێک و جوانمان هەبێت جا ئێمە ڕۆژانە چەندین ڕاهێنەری بەتوانە و بە ئەزمون لەگەڵماندان هەر جارە و ئاشیکردنەوەمان بۆکەن دەربارەی جۆرێک لە جۆرەکانی وەرزشکردنی مە چۆن بکەین ئەگەر هاتوو وەرزشەکە لە ناو ماڵدا یاخود لە ناو هۆڵەکانی لەش جوانیدا بکرێت ئەمە بە چی شێوازێک بکەین بۆ ئەوی کە زیانی نەبێ بۆ تەندروستیمان و لە هەمان کاتیشدا ئەو ڕاهێنەرە پێمان دەڵێت کە ئێمە چۆن بتوانین سوود لەو جۆرە وەرزشە ببینین بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. یەک لە تەمرینەکانی بەشی پێشی قۆڵ دووسەر بایسەپسی پێڵێن کە شێوازی دروستی ئەم یاریە یاریزانەکە بە شێوەیەکی عادل دەسەگرێت کە بە کاملی تەنها مەچەک ئەجۆڵێنێت لێرە شان ئەنیشێک واتە بەشی قۆڵی بە کاملی لەسەر مەستەبەکە سابت کردووە ئەمە شێوازێکی زۆر دروستە لەژێر ڕێنمایی ڕاهێنەرەکەی یاریزانەکە کۆرسەکەی بۆ داناوە سێت و تیکراری چۆنە بە پێی حەزم و چەوری و بوونیەتی ماسوولکەکەی هەرم یاریەش ئەگەر بێت و تەکنیک و تەرکیزەکەت مەزبوط نەبێ یاریزان هەیە زۆر بە شێوەی هەڵەی کات ئەوی شەوەیەکە خێرایی ئەوە زۆر هەڵەیە زایدن لەگەڵەوەی کە پەل ئەیا بۆ سەرەوە ئەتوانێت بۆشایی باتە ئەم ژێرە بەم شێوازە ئەمەش زۆر هەڵەیە هیوادارم هەمووان تەکنیک و تەرکیز لە هەموو یاریەکانە جەخت لەسەر ئەوە بکەیتەوە بە شێوازێکی دروست تەکنیک و تەرکیز بەکاربێنی لە جوڵەی ماسوولکەکانە هیوادارم سوودی لێ بکەین. وەڵازان لەگەڵتان بەردەوامینێکێکی تر لە بڕگەکانمان بڕگەی کەش و هەوایە ڕۆژانە ئێمە هەواڵی کەش و هەواتان پێ دەڵێن کە ناوچەکانی هەرێمی کوردستان و شارچارچکەکان چۆنن کەش و هەوایان ئێستاش هاوکارم چنوور دەچێت هەواڵەکە بۆ پێشکەشکردنی بڕگەی کەش و هەوا فەرموچنوور. ئێستا زانیارەکانتان لەسەر کەش و هەوا بۆ دەگوازمەوە کە بەرزترین پلەی گەرما و نزمترین لەسەر ئاستی ناوچە جیاجیەکانی کوردستان و بەختای پایتەختی عێراقیش بزانانی پلەی گەرما لەوێ چۆن دەبێت. هەڵبەت چەند ڕۆژێکە کەش و هەوا و پلەکانی گەرما تا ڕادەیەک جێگیرە بەڵام هەر پلەی گەرمی تا ڕادەیەک نزمە. لە هەولێری پایتەختەوە دەست پێ دەکەین بەرزترین پلەی گەرما بۆ ئەمڕۆ 11 پلەی سیلیزیە و نزمترینی 2 پلەی سیلیزیە و ئاسمانی هەولێر هەور و خۆر دەبێت و لە هەولێرەوە دەگەڕێنە سلێمانی بەرزترین پلەی گەرما 9 پلێ و نزمترین پلەی گەرما ناقص 2 پلێ و بە هەمان شێوە ئاسمانی سلێمانی هەور و خۆرە. لە سلێمانی و دەچینە دهۆک زانین بەرزترین پلەی گەرما و نزمترینی ئەوێ چۆنە بەرزترین پلەی گەرما 9 پلێ و نزمترین پلەی گەرما ناقص 2 پلەی سیلیزیە و بە هەمان شێوە ئاسمانی دهۆک هەور و خۆرە واتە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی ناوچە جیاجیەکانی کوردستان ئاسمان هەور و خۆرە. دەچینە هەڵەبجە بەرزترین پلەی گەرما 11 پلەیە و نزمترین پلەی گەرما 2 پلێ ئاسمانی هەڵەبجەش بە هەمان شێوە هەور و خۆرە. لە هەڵەبجەوە دەچینە کەرکووک بەرزترین پلەی گەرما 12 پلەیە و نزمترین پلەی گەرما 1 پلەی سیلیزیە. دەچینە ناوچەکانی تری کوردستان زانین کەش و هەوا لەوێ چۆنە. لە ڕاپەڕین ئەگەری بارانبارین هەیە واتە ئاسمانی ڕاپەڕین هەور و باراناویە بەرزترین پلەی گەرما 8 و نزمترین پلەی گەرما 0. دەچینە گەرمیان لەوێ ئاسمانی گەرمیان خۆرە بەرزترین پلەی گەرما 16 و نزمترین پلەی گەرما 4 پلەی سیلیزیە. لە گەرمیانەوە دەچینە سۆران ئاسمانی سۆران هەور و خۆرە بەرزترین پلەی گەرما 7 پلێ و نزمترین پلەی گەرما ناقص 1 پلەی سیلیزیە. لە سۆرانەوە دەچینە زاخۆ بە هەمان شێوە
ئاسمانی زاخۆ هەور و خۆرە، بەرزترین پلەی گەرما 9 پلێ و نزمترین پلەی گەرما ناقص 3 پلەی سیلیزیە. بەغدادی پایتەختی عێراق بەرزترین پلەی گەرما 7ەیە، واتە پلەی گەرما لە بەغداد بەرزترە بە بەراورد بە ناوچەکانی تری کوردستان و عێراقیش، و نزمترین پلەی گەرما 5 پلەیە. بەپێی ئەوەی کە شارەزایەکی بواری کەشناسی دوێنێ بڵاوی کردبەوە، ئاماژەی بۆ دابوو کە لە ئێوارەی ئەمڕۆواتە لە ئێوارەی چوارشەمەوە هەتا سبەینێ بەرەبەیانی پێنجشەمە ئەگەر هەیە لە ناوچە کوێستانیەکان کەمەکەمە بەفر ببارێت و پلەکانی گەرما نزم بێتەوە و ئاسمانی ناوچەکە و ناوچەکە بکەوێتە ژێر پاڵەپەستۆی دەریای ناوەڕاست و کەش و هەوای ناوچەکە بە شێوەیەکی گشتی پلەکانی ڕوولا نزمبوونەوە بکات لە ئێوارەی ئەمڕۆوە چوارشەمە هەتا بەرەبەیانی سبەینێ. ئەمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر کەش و هەوا و بەرزترین و نزمترین پلەکانی گەرمای هەرێمی کوردستان و ناوچەکە و تەنانەت عێراقیش. دەگەڕێمەوە لای هاوکارم بۆ تەواوکردنی بڕگۆ بابەتەکانی تر. بەڵێ سوپاس بۆ هاوکارم چنوور کە هەواڵەکانی کەشوهەوای پێشکەشکردنێکی تر لە بورگەکانی پرۆگرامی ئەمڕۆ بڕگەی دەنگی ڕەسەنە هەرچارە و یەکێک لە موزیک و گۆرانیە کوردیەکان بە دەنگی هونەرمەندێکی کورد پێشکەش بە ئێوە دەکەین لەگەڵ سروشتی جوانی کوردستان تێکەڵاوی دەکەین. بڕگەی دەنگی ڕەسەنی ئەم جارشمان تارا ڕەسوولە بابەیەکەوە گوێویستی بین. یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە ڕۆژانە پێشکەشتانی دەکەین ڕێنمایی تەندروستی و کە هەر جار و باز لە گرفتێکی تەندروستی دەکرێت و لەلایەن پزیشکێکی پسپۆڕەوە باز لە هۆکار و نیشانە و چارەسەرەکانی دەکرێت. جا بۆ ئەمڕۆ باز لە نەخۆشی دەردەڕێوی دەکەین کۆژین کە دەردەڕێوی یەکێکە لە گرفتەکان کە دووچاری پێست دەبێتەوە. دکتۆر ڕەنجدە قەرەداخی ئەو ئاماژەی پێدەدا کە دەردەڕێوی چییە و چۆن چارەسەر دەکرێت، ئایا چارەسەری هەیە یاخود نە، وەڵامەکەی لەو وەردەگرین. خۆشەویستان سڵاوتان لێبێ. من دکتۆر ڕەنجدە قەرەداخی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری پێست و لەیزەر. لەم بڕگەیەدا پێم خۆشە باسی یەکێک لە نەخۆشیە باوەکانی پێست و موتان بۆ بکەم کە زۆرینەتان ناویتان بیستووە. ئەویش نەخۆشی دەردەڕێویە. دیارە تاکو ئێستا بە ڕوونی 100% نەسەلمێنراوە هۆکاری ڕاستەوخۆچیە بە توشبوون بە نەخۆشی دەردەڕێوی. بەڵام زانستی پزیشکی ئەوەی سەلماندووە کە تێکچوون لە سیستمی بەرگری لەشی کەسەکە
کە جۆرێک لەسەر لێ شێوانی توش دەبێت هەموو سەلکیمۆکان لەو شوێنەدا کە دووچاری نەخۆشی و ڕوتانەوەکە بووە بە تەنیکی نام و هەژمارەکات پەلاماری دەدات وەک چۆن ئەوەی کە بێوێت بەکتریای یا ڤایرۆسێک لە ناوبەرێت بۆ جۆرە لە ناوی دەبات بۆیە بە تێپەڕینی کات هەندێک جار بە ماوایکی زۆر کەم ڕەنگە لە ماوەی چەند ڕۆژێکی زۆر کەمە یان لە ماوەی چەند هەفتەیەکە ئەو شوێنی کە دووچاری نەخۆشیەکە بۆ نەخۆشی دەردەڕێوی مووی پێوە نامێنێت و پێستەکە ساف دەبێت و لە دووریشەوە کەسەکە گەر تەماشاکی پێوەی دیارەکە لە شوێنێکی دیارێکراوی لە ڕیشی لە سمێڵی یاخود لە سەری یاخود لە هەر شوێنێکی تری جەستەی بە شێوەی تۆپەڵ و پارچە پارچە مۆکە ڕووتاوەتەوە ئێمە تەمەنێکی دیاریکراومان نییە بۆ توشبوون بە نەخۆشی دەردەڕێوی تەمەنی مناڵان تەمەنی پێگەشتوان و تەمەنی گەورەکانیش چ لە خانمان چ لە پیاوان بۆی هەیە دووچاری نەخۆشی دەردەڕێوی ببن هەندێک جار ئەو کەسانی کە خوان هەڵگیری کۆمەڵی نەخۆشی ترن کە پەیوەندی بە سیستمی بەرگری لەش هەیە بۆ نمونە نەخۆشی هەندێک لە نەخۆشیەکانی غودە هەندێک لە نەخۆشیەکانی خوێن یاخود نەخۆشیە جیاوازەکانی سیستمی بەرگری لەش نەخۆشی شەکرە لەم جۆرە کەسانەدا ئەگەری توشبوون و چانسی توشبوون بە نەخۆشی دەردەڕێوی زیاترە وەکو نیشانەکانی چەند جۆرێکی جیاوازی هەیە بۆی هەیە تەنها چەند پڵەیەکی بچووک بێت لەسەر ڕیشی کوڕێکی گەنج ببینرێت لەوانەیە دووچاری مووی سەر ببێت یاخود نەخۆشیەکە بەرەو پێش بچێت و مەساحەیەکی زیاتر لە لەشی کەسەکە داگیر بکات دەبینین هەندێک کەس دەگاتە برۆی دەگاتە برژانی تەنانەت بۆی هەیە هەموو مووی سەری کەسەکە قژی برۆی برژانی سمێڵی ڕیشی هەمووی بڕوتێتەوە تا دەگاتە ئەوەی هەندێک جار جۆرێکی هەیە کە جۆرێکی زۆر با بڵین قورسە کە مووی هەموو لەشی کەسەکە دەوەرێت دیارە چارەسەری ئەم نەخۆشیە بە پێی تەمەنی کەسەکە بە پێی قۆناغەکانی نەخۆشیەکە و پێی شێوازی ڕوتانەوەکە دەگۆڕێت پزیشک بڕیار دەدات چ جۆرە چارەسەرێک لە کەسێکە بۆ ماوەی چەندێک بەکار بهێنرێت ئەوەی کە پێویستە ئێوە بیزانن لەسەر داهاتووی نەخۆشیەکە لە ڕاستیدا هیچ کەسێک تەنانەت زۆرێک لە پزیشکەکانیش و زانستی پزیشکیش ناتوانێت 100% دەستنیشانی بکات داهاتووی ئەم نەخۆشیە لە کەسێکا بەچی دەگات زۆربەی جارەکان خۆشبەختانە ئەو ڕوتانەوەیە ئەو ڕوتانەوەی مووە بەبێ ئەوەی چارەسەرێکی بۆ بەکار بهێنرێت خۆی مۆکە دەگەڕێتەوە بەڵام لە هەندێک کەسی ترا پێویستمان بۆیە چارەسەر بەکار بهێنین بەداخەوە لە هەندێک کەسیشە سەرباری بەکارهێنانی چارەسەر بەڵام بۆی هێمووەکە نەگەڕێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی خۆشبەختانە ئەتوانین بڵین چەند چارەسەرێکی تازەش هەیە ڕێکاری تازەتری پزیشکیش دۆزراوەتەوە کە لێزەریشی تیا بەکارهێنێت دەرمانیش بەکارهێنرێت دەرزیش بەکارهێنرێت هەندێک جار دەرزیش ئەدرێت لە پێستەخی کە مۆکەی تا ڕوتاوەتەوە ئەتوانین بڵین لە سەدا هەفتا بەرەو ژووری حاڵەتەکان ئەمەلێکی زۆر باشی هەیە و چاکیش ئەبێتەوە مۆکەش ئەگەڕێتەوە شوێنی ئاسایی خۆی بەڵام جاری وایە بە چەند خۆناغێک بۆی هەیە مۆکە دوای ڕوتانەوە جارێکتر کە گەڕایەوە بەڵام جارێکتر بڕوتێتەوە بەڵام بۆ جاری دوم و سێم دیسان و مۆکە دەست بکاتەوە بە گەشەکردن بەلایسانم لەگەڵتان پەرجاوامین هەروەکو وتمان لە سەوەرەی دووەمی پرۆگرامی ئەمڕۆدا باس لە بڕینەوەی دار و بەکارهێنانی وەکو سوتەمەنی دەکەین بۆ پێی کە نەوت کەمە بەنزین کەمە بێگومان هاوڵاتیان پەنادەبنە بەر بڕینی دارەکان بۆ ئەوکە خۆیانی پێگەرم بکەنەوە ئێمەش ئەمڕۆ باس لەوە دەکەین کە تا چەند بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی ڕێگر بوون لا بڕینەوەی دار و لەگەڵ ئەوەشدا سزاکان بۆ ئەو کەسەی کە دارەکان دەبڕێتەوە چییە؟ جا هەر بۆمە بەسەر ڕاستەوخۆ لا بەڕێوەبەرایەتی پۆلیس و دارستان و ژینگەی سلێمانیەوە بەڕێز ئەمەید هێمن کەمەرخان بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانیمان لەگەڵدایە کاک هێمن سڵاوت لێبێەوە و بەیانیت باش بێت سەرتا ئەمە لەوە دەست پێ بکەین کە تا چەند ڕێژەی داربڕین لە هەرێمی کوردستان زیادی کردووە وا هۆکارەکەشی بۆ چی دەگەڕێتەوە؟ سڵاو لە ئێوە بەڕێز و خۆشەویست دیارە ئەم هۆکارەرۆک و بەڕێز ئاماژەت پێکرد بەداخەوە دیارە هەندێک لە هاوڵاتیان زیاتر بیانوی ئەوانەیە کە وەرزەکە ساز و سەرمایە من بیانوە ئەچنە کەژوچیەوەکان بە مەبەستی بڕینیداری دارستانەکان بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە زیاتر بەدیەکەین ئەو کەسانی کە ڕاوی ئاژەڵ و باڵندەکانەکەن یا داری دارستانەکانە بڕن بەداخەوە کەسانێکن تەنیا بە مەبەستی گیرفانپڕکردنی خۆیانە نەک بە مەبەستی ئەوەی کە بتوانن خۆیان بە دوورگرن لە بڕینیداری دارستانەکان یاخۆ زەڕۆر بن ئەو کەسانی کە زۆر زەڕورن گوندنشینەکان دیار ئەمەمایی خۆشحاڵیە زۆر بەکەمی واتە ئازانن کە زەرێکی هێزگار گەورە ئەگەینە بە سروشت و بە ژینگەی کوردستان بۆیە
ئەو کەسانە داری دارستانەکان نابڕن یاخود ئەگەر بشتی بڕن لە پەنجەی دەستی ناپەڕن بۆیە ئێمە لە هەموو کات و سادەکانە داواکاری لەو خۆشەویستانە کە لە پێناوی ژیرفان پڕکردنی خۆیانە ئەو دارانە نەبڕن و بەمبەستی فرۆشتن و بەمبەستی لە ناودانی دارەکان. بەڵێ کاکێمی سزا و ئیجراتەکان بۆ کەسانی کە دار دەبڕن چی و ئایا ئەگەر کەسێک یەکەم جاری بێت سزاکەی چی دەبێت بۆی و ئەگەر چەند باری کاتەوە یا چەندەمین جاری بێت بگیرێ و کاتە سزاکان بۆیان چی دەبێت؟ دیارە بێگومانە و بەڕێز ئاماژت پێدا ئەو کەسانی کەەوە جاری یەکەمیان بێ لەوانەیە ئێمەش سزاکە زۆر قورس مەکەن بەڵام ئەگە جاری دووەم و سێم بە سزاکە قورسە بێت لەسەر ئەو کەسانە بۆ نمونە ئەگەر لەسەر بڕنی دارێک ئەگەرم دارە تەمەنی گەورە بێ ئەو دارە بۆ نمونە تەمەنی لە سەروی 50 ساڵە دیارە غەرامەی ئەم کەسەکە سەرپێچی کردووە تەنیا بڕینی ئەو دارە غەرامەی بڕینی ئەو دارە 5 ملیۆن دینارە و ئەگەر بەپی دارەکان چەند داری بڕی بێ بەپی تەمەنی دارەکان و بەپی سزای ئەو ڕێژەی دارانە سزاکەش زیاتر ئەبێت بۆیە ئێمە داواکاری نەو خۆشەویستانە کە نیکەن بە دیاردا وەکو پیشەیەک بە بەردەوام لەو کەش و جوانە سەرقاڵی بڕینی داری دارستانەکان بن بە عوزری ئەوەی کە گوایە سوتەمەنی نییە. دیارە ئەوەی مای خۆشحاڵیە لە سەرجەم سنوورە سارد و سەرماکان دیار بوو نەوت دابش کراوە بەڵام هەندێک لە گوندەکان پیان نەگەیشتووە بۆیە ئێمە لە هەموو کات و سادەکانە ئەو گونشینانەی کە بەبەستیانەوەیە کە سوودمەندی دارەکان بن ئەتوانن بە شێوەیە سوود لە دارەکان ببینن لە قوپۆبی دارەکان بیبڕن لای ئێمە پێی ئەڵەن تەحسین یاخود هەڵپاچین بە شێوەی هەڵپاچین ئەگەر بێ بیکار ئەم دارە بۆ ساڵی ئایندە زیادەکە و گەشەکە زەرەر و زیان بەر دار و دارستانەکان ناگەیەنێ بەڵام بەداخەوە هەندێک لەو خۆشەویستانە بەبێ ئەوەی جۆدەنە ئەوەی کە زەرەر بە سروشت و بە ژینگە بگێنن دیان ئەم داری دارستانانە ئەبڕن کاتدا ئێمە لە هەموو کات و سادەکانە هاوکاری لەگەڵ کە ئەوان بە شێوەی هەڵپاچین دارەکان سوودی لێ ببینن. کاکێ من با باسێکی شلەوە بکەین بەڕێزت باست لەوە کرد کە بێگومان سزای ئەو هاوڵاتیانە دەدرێت لە ڕووی یاساییەوە با باسێک لەوە بکەین کە بە پێی تەمەنی دارەکە یاخود جۆری دارەکە یاخود بڕی ئەو دارەی کە دەبڕێتەوە سزاکان تا چەند لەسەر ئەو هاوڵاتی کە دار دەبڕێتەوە زیاتر دەکات. دیاری بێگومانە ڕووک بەڕێز ئاماژت پێکرد ئەو کەسانی کەوا داری دارستانەکانە بڕن و کردویانە بە پیشە بە بەردەوام سەرقاڵی ئەمان دیارە ئەگەر ئەم داری بڕیوە تەمەنی ئەم دارە سەروی 50 ساڵە بۆ نمونە ئەم دارە غەرامەکەی ملیۆنێکە یاخود غەرامەکەی 5 ملیۆن دینارە غەرامەی ئەم دارە 5 ملیۆن دینار بێ دیارە ئەگەر جاری دووەم و سێم بێ بە هەمان شێوە ئەگەر جاری دووەمی بێ ئەم 5 ملیۆنە ئەبێتە 10 ملیۆن ئەگەر جاری سێم بێ ئەبێتە 15 ملیۆن واتە هەتا وەکو ئەم کەسە سەرپێچەکەی زیاتر کردووە سزاکە زیاتر ئەبێ بەپی تەمەنی دارەکان و بەپی ڕێژەی دارەکان بۆ نمونە ئەبینی هاوڵاتیەک دارێکی ێزگار زۆر پیکابێکی لێپڕ کردووە گەڵابەیەکی لێپڕ کردووە بەپی ڕێژەی دارەکان چەند داری بڕی و بەپی تەمەنی دارەکان ئەو کاتە سزای ئەم سەرپێچیکارانە بەپی ڕێژە و تەمەنی دارەکان سزاکەیان دیاری ئەکرێ و ئاماژیان پێدەن کە ئەم کەسانە ئەوەنە داری بڕیوە ئەو کاتە ئێمە کەسی سەرپێچیکار ڕوبەڕووی یاساکەن و ئەو دادوەرە بەڕێزەکانەکە سزاکەیان جێبەجێ ئەکەن وە لە هەمان کات. ئێوە تەنها سزای یاسایەکانی بەسەرا جێبەجێ دەکەن لە ڕۆمادیەکان سزاکان یان ئەوە تا وەکو قەرەبوویەکیش بۆ ئەو کاری کە کردێتی دەبێت دار بڕوێنێتەوە. دیارە من پێم خۆش بوو وەکو بەڕێز ئاماژە پێدا ئەو کەسێکەوە سەرپێچی کردووە بۆ داری بڕیوە لە هەمان کاتدا دارەکەشی پێ ئەڕوێنێنەوە لە شوێنی یەک نەمامێک دە نەمامی پێ ئەنێژین لە شوێنی یەک دارێکە تەمەنی دارەکەش سزاکەی دیاری ئەکرێ بۆ نمونە ئەم خۆشەویستە یەک نەمامێکی هەڵکردنیەوە یاخود یەک دارێکی بڕیوە ئێمە دە نەمامی پێ ئەنێژین لە شوێنی ئەو دارە لە هەمان کاتدا بەندکردنی یاسایش ئەیگرێتەوە ئێمە بە هەڵەی تێ نەگەین هەم سزای مادی ئەیگرێتەوە هەم سزای بەندکردنش ئەیگرێتەوە واتە لە هەمان کاتدا کە ئەم کەسە سەرپێچی ئەنجام داوە سزای یاسایی و سزای مادیش ئەیگرێتەوە. باش کاکێ من با باسێک لە شتێکی تر بکەین ئێوە بەپێی بڵێ بۆ زیاتر ئەو کەسانە کێن کە دار دەبڕنەوە لە دارستانەکان ئایا ئەو کەسانن کە لە گوندەکانی هەرێمی کوردستان دەژین یا ئەو کەسانشی کە لە شاردان دەستیان هەیە لە بڕینەوەی داری دارستانەکان؟ دیارە ڕووک بەڕێز ئاماژت پێدا ئەو کەسانی کەوا داری دارستانەکانە بڕن بە ڕێژەیەکی زۆر کەمی هەیە سنووری گوندەکانەکە وەکو زەڕورێت و پێویستی ئەم کارە ئەنجام بدا ئەوش بە شێوەیەکی زۆر شێوەیەکی قانونی و یاسایی دێ بە شێوەیەکی هەڵپاچین ئەمدارە
سوودی لێ ببینێ بۆ ساڵی ئایندە ئەم دارە زیاتر گەشاکە بەڵام ئەو کەسانی کە ئێبڕنەوە بەداخەوە کەسانێکن تەنیا بە مەبەستی جیرفان پڕکردن ئەمانەی سنووری گونەکانی سنووری گونشینەکانن و هەل هەمان کاتدا ئێمە بیرمان نەچێ گونشینەکان لیان قبوڵناکەن ئەم کەسانەکە بێن لە سنوورەکەی ئەوە ئەم داری دارستانانە ببڕن ئەگەر خۆشیان بیبڕن دارەکە بە شێوەی هەڵپاچین ئەیبڕێن و کۆ بە شێوەیەکە کە زەرورزیانی بۆ دار و دارستانەکان نەبێ بۆ ساڵی ئایندە دارەکە زیاتر گەشاکە بەڵام بەداخەوە ئەو کەسانی بە مەبەستی جیرفان پڕکردنەوە ئەو کەسانی بە مەبەستی ئەوەیە کە جیفانی خۆیانی لێ پڕکەن بە مەبەستی پارە بێ دیار ئەمانە بە شێوەیەکی نایاسایی دێن ئەم دارە لە بنەوە ئەبڕنەوە و بە هیچ شێوەی بیر لەوە ناکەنەوە بۆ ساڵی ئایندە ئەم دارە گەشەکە گەشە ناکە بەڵام ئەوانەی سنووری گونشینەکانە خۆیان ئەزانن بە چ شێوێ ئەزانن ئەم دارە واتە سروش دواتە ژینگە واتە کەژوچێوەکان ئەمە زیاتر ئیسپادە لەم دارانە ئەکرێکە ئەمینێتەوە بۆی لێز کاتەکان نابیندرێ گونشینێک بێ ئەم دارە لە بنەوە ببڕێ لە پەنجەی دەست تێ ناپەڕێ ئەو کەسانی کە سەرپێچی لە ڕێنمایەکانی ئێمەشەکەن کەسانێکم بەداخەوە لەبەر جیرفان پڕکردن ئەروەکو ئاماژەمان پێدا من ناڵم بە هیچ شێوەیە سنووری گونشینەکانی تیان نیە لەکە ئێستا کە داری دارستانەکان ببڕێ بەڵام بە ڕێژەیەکی زۆر کەم ئەوانەی ئەگەرتیا بێ ئەوش بە شێوەیەک نییە کە زەرەر و زیان بەرکەژوچێوەکان و سروشت و ژینگە بگێنێ بۆ نمونە ئەم دارە کە تەمەنی سەروی 50 ساڵە نایە لە بنەوە دارەکە ببڕێتەوە لە قوپۆبی دارەکە ئەکات بەڵام بەداخەوە ئەو کەسانی کە ئەیانەوەی جیرفانی لێ پڕکەن لە سنووری ناو قەزاو ناحەکانن ئەو کەسانە لە ناو مرکزی شارەکەەوە ئەڕۆن بۆ کەژوچێوەکان بەمبەستی سوود دەدارەکە ببینن ئەم دارانە بفرۆشنەوە بە شێوەیەکە جیرفانی لێ پڕکەن و توجارەتی پێ بکەن بەداخەوە ئەوانە زیاتر ئەم دارانە کە ئەکەوێتە بەردەستان بە هەر شێوێ هەڵی نەکارە هەڵی پاسن دارەکە لە بنەوە ئەبڕنەوە ئەم دارەکە تەمەنی چەندین ساڵە کە ئەم دارە هاتوۆتە بەربەداخەوە ئەم کەسەکە لێرە دارەکە لە بنەوە ڕێرۆک و بەڕێز ئاماژت پێدا کەمترینی ناو قەزاو ناحەکان و هینی گونشینەکانە بەداخەوە ئەوانەی زۆری مرکزی شارەکەن بە مەبەستی جیرفان پڕکردن و توجارەتەوە کارەکەن باش کاکێ من لە کاتی ئەنجامدانی چالاکیەکانتانە لە کاتی دەستگیرکردنی ئەو کەسانی کە دار دەبڕن و تەواوی کارە ناسایەکانی تریشدا ئەڵبەتە دەست دەگرن بەسەر کەلوپەلەکانیاندا ڕەنگە ئێستا هاوڵاتیان بڵێ و کەلوپەلانیان چی لێ دەکرێت ئێوە چی لەو کەلوپەلانە دەکەن دیارە لە کاتێکە ئێمە دەست بەسەر ئەم کەلوپەلانە ئەگرین بۆ نمونە ئەو کەرستانە ئایا مشاری کارەبایی ئایا مشارە ئایا هەرچی شتێکە ئەو کەلوپەلانی کە دەستی بەسەردا ئەگرێت دیارە ئێمە ڕوبەڕووی یاسایەکەن لاان بەڕێزدا دووەرە ئەم کەرستانە هەمووی تەلەفەکرێ ئەو دارانە جارێکی ئێمە دەستی بەسەردا ئەگرینەوە دیارە لە ڕێگەی یاساوە مزایدە ئەکرێ و ئەفرۆشرێتەوە ئەو کەسەی کە سەرپێچەکەشی ئەنجام داوەرکو ئاماژەمان پێدا بۆی لە بیرمان نەچێ بە دوو جۆر سزا ئەدرێت سزایەکی مادی و سزایەکی معنەوی واتە بەندش ئەکرێ و سزای مادیش ئەدرێت کاک هێمن هەر لە چوارچەوەی کارەکانتانە ڕەنگە ئێستا هاوڵاتیان نەتوانن جیاوازی بکەن یاخود ئاشناتێکیان نەبێت لەوەی کە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و پاوەن ئەمە چ جیاوازیەکی یان بڵێ کارەکانتان چ جیاوازیەکتان هیچ خاڵێکی هاوبەشێ لە کارەکانتانە بێگومان ئێمە لەگەڵ سەرجەم لایەنەکانە لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرایەتەکانە ئێمە هاوبەشین و هاوبەش بوونێ لەگەڵیانە بۆ نمونە هەروەکو بەڕێز ئاماژە پێدا دارستان و پاوان ئەوان هاوڵاتین و مەدەنین کارەکانیان لە سنووری ئەو ئەرکەی وا بۆیان دیاری کراوە لەو سنوورانە سەرقاڵی ئەوەن کە هاوڵاتیان دەستدرێژینەکەنە سەر ئەو دارانەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتەکان یارە و سنووری کە بۆیان دیاری کراوە بەڵام پۆلیسی دارستان واتە ناوەکەی خۆی بەخۆیەتی پۆلیس و مەفرزەیەکی چەکدارە لەو کەژوچێوانە کە هەر کەسێک سەرپێچی لە ژینگە ئەکات واتە داری دارستانەکانە بڕێتەوە یا ڕاوی ئاژەڵ و باڵندەکانەکە دیارە ئەو کەسانە لەلایەن ئەم مەفرەزانی ئێمەوە دەستگیرەکرێن و ڕوبەڕووی یاسا ئەکرێنەوە لە ئەمان کادا بیرمان نەچێت سزای مادی و سزای یاساییش ئەدرێن هاوڵاتیان تا چەند هاوکارتانن ببوورە کۆژی کاکێ من هاوڵاتیان تا چەند هاوکارتانن چ لەم بابەتەیە لە دیاردەی داربڕینەوەکە و لە کارە نایاسایەکانی تریش بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان تا چەند هاوکاری ئێوە لە کاتی بینینی کارێکی نایاساییدا ئێوە ئاگادار بکرێتەوە دیارە ئەوەی مای خۆشحاڵیە لە ئێستا هاوڵاتیان هەروەکو پۆلیسی دارستان بە هەموو شێوەیەک لە ئێمە دڵسۆزتر لە ئێمە ماندووتر ئەوانش هاوکاری ئێمەن لە 95 هاوڵاتیان هەموو کات و ساتەکان هاوکارن لەبەر ئەوەی کە ئەڵێن باسی سروشت و ژینگە ئەکەین واتە ژینگە واتە تەندروستی هاوڵاتیان هەمووی بەندە لەسەر ژینگەوە لەسەر بۆیە لە هەموو کات و ساتەکانە هاوڵاتیان ئەوەی مای خۆشحاڵیە
لە سەدا نەوەتی هاوکار و پشتیوانی ئێمن بەڵام بەداخەوە کەسانێک لە پەنجەی دەستێ ناپەڕێ سەرپێچی لە ڕێنمایەکانەکەن و پابند نابن ئەو کەسانش لەلایەن مەفرزەکانی ئێمە دەستگیرێک لەن و ڕۆبڕی یاسا ئەکرێنەوە ئیجراعاتی یاساییان لەگەڵ ئەکرێ بۆیە ئێمە داواکارین لەو خۆشەویستانە لە هەموو کات و سادەکانە هاوکاری ئێمە بن تاواکەری کارەکانی ئێمە بن ئەم سروشت و ژینگەی ئێمە ئەیپارێزین بۆ ئەو خۆشەویستانەیە واتە بەتەنیا لەبەر حەز و ئارەزووی خۆمانیە بۆ داواکردنی خۆمانیە بۆیە لە هەموو کات و سادەکانە ئێمە لە هیچ شتێکا سازش ناکەین لەوەی کە هاوڵاتیەک دەستدرێژی کردوتە سەر سروشت و ژینگە ئێمە کەسی سەرپێچەکە دەستگیرێکی و ڕوبڕی یاساکەین یاسایی لەگەڵ ئەنجام دەدەین هەموو کات و سادەکانە داواکاری نەو خۆشەویستانە لەو برابەڕێزانە پابندی ڕێنمایەکان من پابندی پارێزگاریکردن لە سروشت و لە ژینگەی کوردستان. کاکێ من هەر دەربارەی کار و چالاکیەکانی ئێوە لەوانەیە هاوڵاتیان شارزاییان نەبێت دەربارەی کار و چالاکیەکانتان ئەمە بزانم کە ئێوە چۆن کار و چالاکیەکانتان ناساندووە بە هاوڵاتیان لە هەمان کاتیشدا سزاکان بۆ ئەوەی کە هاوڵاتیان لە بوونی ئەم سزایانە ئاگادار بن و دارنەبڕن لە ناو دارستانەکان. ئێمە دیارە هەروەکو بەڕێز ئاگاداری ئێمە لە هەموو کات و سادەکانە ئاگاداری هاوڵاتیانمان کردووە ڕێنماییمان داوەتە هاوڵاتیان و خۆشەویستان و دومان هاوڵاتیانی خۆشەویست تکایە پابندی ڕێنمایەکان من دەست درێژیکردنە سەر سروشت و ژینگە و ئاژەڵ و باڵندەکان ئەمە بە هەموو شێوەیەک ئێمە ئەژمارمان کردووە بە تاوان خۆتان بپارێزن لە بڕینیداری دارستانەکان ئەتوانن سوودمەند بن لەو دارانەی کە ئێمە پێی ئەڵێن هەڵپاچی یاخود تەحسین ئەتوانن سوودی لێ ببینن ئەتوانن لە کاتی ئەو بنشتینە خۆشەویستانە ئەوانەی کە ژووچێوەکان ئەتوانن سوود لەو دارانە ببینن هەڵی پاچن بە شێوەیەکی هەڵپاچین کە بۆ ساڵی ئایندە زیاتر گەشەکە زیاتر سوودی لێ ئەبیدرێ بە شێوەیەک سوودی لێ ببینن لە کاتی ئەو سنوورەی خۆی لە هەموو سنوورێک لە بەشێکمانەیە و لە هەموو ناحەیەک ڕێنماییتان چێ بۆ هاوڵاتیان کاکێ لە ڕێگەی ئاگاداری ئەو بەش و بنکانی ئێمە ئەتوانن سوود لەو دارانە ببینن سوود لە قوپۆبی دارەکان ببینن بۆکو شێوەیەکی هەڵپاچین یاخود ئەو دارانەی کە لەگەڵ ڕەشەبا و بارانە ئەشکێ دەوانەتوانن سوودی لێ ببینن سوودمەند بن لێ بۆ ئەوەی ئەوان خۆشیان خۆیان بپارێزن بەڵام بە شێوەیەکی گونجشینە خۆشەویستەکان کە ئەزانن بە شێوەی هەڵپاچین بە شێوەیەکە کە سوودی لێ بینن بەڵام بەداخەوارۆک و ئاماژەمان پێدا ئەوانەی پێشتر دیێن لە بنەوە ئەم دارێکی تەمەەن 50 ساڵە یا 6 ساڵە یاخود تەمەێکی یەکجار زۆری تا 150 ساڵ دێ بەداخەوە ئاگر لە ناو دارەکە ئەکەنەوە کە زەرەرزیانێکی یەکجار زۆری بێ سوودشی لێ ببینێ بەڵام ئەم ئەمە بۆ حەز و ئارەزۆکانی خۆی زەرەرزیانێکی یەزگار گەورە بەر سروشت و ژینگە گەێنێ کە دارێکە بینێت تەمەنی 150 ساڵە بەداخەوە هاتوو ئاگری لە ناو دارەکە کردوتەوە زەرەرزیانی بەر ئەم سروشت و ژینگەیە گەیانوە یاخود ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکێویەکان کە ئەزانێ ئەمە لای ئێمە لە قەدەغەیە ڕاوی ئاژەڵ و کەڵەکێویەکان بەداخەوە دێ لەبەر حەز و ئارەزۆکانی خۆی چەند کەسانێکە لە پەنجەی دەستێ ناپەڕێ دەستا خۆش بێت کاکی من زۆر سپاس مادوومان کردی بە هیوای بەردەوامی زیاتر هەڵبەتە و کاریکەوەی کەن کارێکی پیرۆزە خزمەتێکە لە پێناو ژینگەدا زۆر سپاس بۆ ئەمیت هێمن کەمەرخان کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانین و بە شوێکی ڕاستەوخۆ لە بەڕێبەراتێکەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. بەڵێ کۆژیت دەچینە یەکێکی تر لە بەرگەکانی پرۆگرامی ئەمڕۆ بێگومان راپۆرتێکمان ئامادەیە دەربارەی گۆڕینی مۆری بەریتانیا لە دوای مردنی شاژنە ئەلیزابێس بەریتانیا مۆرەکەی خۆی گۆڕی بابزانین مۆرەکەی چی لێ کردووە. بەریتانیا مۆرەکەی لە وێنەی شاژنە ئەلیزابێسەوە دەگۆڕێت بۆ وێنەی پاشا چارلیس کە ساڵی ڕابردوو شاژن کۆچی دوایی کرد. وێنەی پاشا بەبێت تاج دانراوە و ڕووی کردوتە لای چەپ. کۆمپانیای ڕۆیاڵ میل پەردەی لەسەر دیزاینی مۆرە نوێیەکە لادا و دەیڤید گۆڵ بەڕێوەبەری کاروباری دەرەوەی سیاست لە کۆمپانیای ڕۆیاڵ میل دەڵێت This is a really significant moment because it's the first time that we've got a new image of a monarch on a British stamp. The first time in ئەمە گۆڕانکاریەکی گەورەیە. خەڵک پێشتر تەنها وێنەی شاژنیان بینیوە. ئەو وێنەیە کە ئارنۆڵد مارچین لەسەر مۆرەکان دروستی کردووە. لە ساڵی 1967ەوە کە نزیکەی 70 ساڵە هەمان شاژنمان هەبووە. گۆڕینی وێنەی پاشا بە واتای گۆڕانکاری لە دیمەنەکانی مۆرەکان دادێت.
بەڵام ئێمە پابندین بەو نەریتە و کە وێنەی پاشا دەبێت ڕووی لە لای چەپ بێت. لە مۆرە نوێیەکەدا وێنەی پاشا بە درێژایی بارکۆدێکە کە بە ڕەنگێکی هاوتا چاپ کراوە. دەیڤید گۆڵد ئەوەشی ڕاگەیان پاشا چارلز حوتەمین پاشایە لەسەر مۆری یەکلاکەرەوە دەرکەوتووە. بێگومان یەکەم پاشا شاژنە ڤیکتۆریا بوو. لەسەر ئەو شوێنە دەرکەوت کە ئێستا بە پێنی بلاک ناسراوە. وەک نەریتێک هەموو پاشایەک لەسەری دەردەکەوێت. پۆستەخانەکان بەردەوام دەبن لە فرۆشتنی ئەو پشکانی ماو نەتەوانێت لە مۆرەکان کە شاژنە ئەلیزابێسی تێدایە. بەپێی هەواڵێکی کۆمپانیای ڕۆیال میل مۆرە نوێیەکە لە 4 نیسانەوە دوای 2 مانگ پێش تاجەگوڵینەی شا چارلز دەخرێتە بازارەوە. بەڵێ دەچینە کۆتا بڕگەی ئەمڕۆمان کە بڕگەیەک راپۆرتێک کە باس لە ڕیکلامکردن و گرنگی ڕیکلامکردن دەکات و متمانی هاوڵاتیان کۆژین تا چەند متمانیان بۆ ڕیکلامانە هەیە کە ئەکرێت با بەیەکۆ بینەی راپۆرتەکە بین. ڕیکلام چییە و بۆچی بۆ جۆرە کاریگەرە بەتایبەت ڕیکلامی تەلەڤیزیۆنی؟ هەروەها بۆچی ڕیکلام بۆ ئاسانیە دێتە ژیانی هەرێکێک لە ئێمە و کۆمەڵگەی مرۆڤایەتی و جیهانی ئەمڕۆ؟ دنیای ئەمڕۆ چۆن بۆتە گوندێکی بچووک بەدەست تەکنۆلۆژیا و لەو نێوەندەش ڕیکلام و جۆرەکانی؟ لەم راپۆرتەدا باس لەلایەنە باش و خراپەکانی ڕیکلام و هاوکات فێڵەکانی ڕیکلام دەکەین لە سەردەمی هەردوو میدیای نوێ و میدیای نەریتی. سوودەکانی ڕیکلام بریتین لە ئاشنابوونی خەڵک بە کاڵا و جۆری نوێی کاڵاکان. ڕیکلام دەبێتە هۆی نزیککردنەوە و زوو بەدەستخستنی کاڵاکان بەتایبەت لە سەردەمی تەکنەلۆژیا. جگە لە سوودەکانی ڕیکلام، زیان و فێڵەکانیش جیاوازن. لە میدیای نەریتیدا ڕیکلام لە ناوەڕاستی بەرنامە بەناوبانگەکان دەکرێت، ئەمەش بۆ ڕاکێشان و کاریگەریدانان لەسەر وەرگر و بینەری تەلەڤیزیۆنی، چونکە بەرنامە بەناوبانگەکان بینەری باش لە دەوریان کۆ دەبێتەوە کە ئەمەش فێڵێکی باشە بۆ پێکانی ئامانجی ڕیکلامکار. هەروەها پشڕانی زنجیرەی تەلەڤیزیۆنی لە گەرمەی پەخشی زنجیرە درامەکاندا لە سەردەمی میدیای نوێشدا لە گەرمەی کردنەوەی ڤیدیۆی بابەت و هەواڵ و ڤیدیۆکاندا بەبێویستی بەکارهێنەر ڕیکلام بۆ چەندین کاڵا دەکرێت و وەرگری دیجیتال میدیا و سۆشیال میدیا ناچار دەبن چەند چرکە و خولەکێک بوەستن و هەتا ئۆپشنی دەرچوون کارا دەبێت. لەگەڵ فێڵەکاندا زانەکانی ڕیکلامیش دەردەکەون کە دەبێتە هۆی زۆری تێچوون و دروستبوونی بیرکردنەوەی هاوشێوە بەهۆیەوەی کار لەسەر سایکۆلۆژیای تاک دەکات و متمانی بینەر و وەرگر بەدەست دەهێنێت. ڕیکلام دەبێتە هۆی بەهەدەردان و زیادەڕۆیی لە لای تاک بەهۆیەوەی هەوڵ دەدات هەر شتێک ڕیکلامی بۆ بکرێت بیکڕێت و بەمەش زیان دەگات بە باری ئابووری تاکەکان. ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە کە ڕیکلامکار دەزانێت کە هێشتا ڕیکلامی تەلەڤیزیۆنی کاریگەری لەسەر متمانەی وەرگر هەیە، بۆیە سەرەڕای تێچوونی زۆر لە ڕیکلامی تەلەڤیزیۆنی، بەڵام هەوڵ دەدات زۆرترین ڕیکلام لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە بڵاو بکاتەوە، بۆیە ڕیکلام زیاتر کاریگەری لەسەر ژیانی تاکەکان دروست دەکات. تای وەرگۆ بابەتەکانی ئەوڕۆوان پێشکەشکردن بۆ هیواینجی سوود و ڕەزامەندیتان بوو بێت تا سبێنە و لە هەمان کاتدا دەبین و میوانی ماڵەکانتان هەرشاد و کامەران بن. کاتێکی خۆش بۆ گژلایەکتان بمێنن بە خێر و خۆشی خواتان لەگەڵ.